لە سەرەتای ئەم ساڵەوە چین ڕووبەڕووی جەنگێکی ڕاستەقینە بووەتەوە کە سەرۆکی وڵات شی جینپینگ بە شەیتان ناوی دەبات. ئەویش جەنگی ڤایرۆسی کۆرۆنایە کە تا ئێستا سەدان کەسی کوشتو و بەدەیان هەزاریشی ناردوتە نەخۆشخانەکان. ئەوە لە کاتێکدایە وڵاتەکە تەواوی توانەکانی خستۆتە کار بۆ ڕووبەڕووبوونەوەی ئەو جەنگە، بۆیە داوای یارمەتی لە وڵاتانی جیهان کردووە. لەلایەن هەندێک وڵاتەوە وەڵامی خێرادراوەتەوە و یارمەتیشی پێشکەش کراوە، بۆ نمونە وەک وڵاتی تورکیا کە 200 ملیۆن ماسکی بۆ ناردووە. بە پێچەوانەی وڵاتانی ترەوە واشنتۆن ڕێوشێنی بەرگریکارانی بۆ نەگەیشتنی ڤایرۆسەکە بە ویلایەتە یەکگرتووەکان گرتە بەر و لە یەکەمین وڵاتەکان بوو کە دیبلۆمات و کارمەندانی باڵۆزخان و کۆنسڵگەرەکانی لە چین کێشایەوە و لەمپەری قورسی لە بەردەمی ئەوانەدا دانا کە لە وڵاتەوە داچنە ئەمریکا. ئەوەش وەزارەتی دەرەوەی چینی ناچار کرد واشنتۆن بەوە تۆمەتبار بکات کە دەیەوێت ترس و دڵەڕاوکێ لە جیهاندا بڵاو بکاتەوە. ئەوەش مامەڵەیەکی خراپی ئیداری سەرۆک ترەمپە لەگەڵ قەیرانەکەدا. ئەگەر ئەو مامەڵەی واشنتۆن بەو شێوەیە ببینین کە ئەوە بەشێکە لە جەنگی بازرگانی ترەمپ بۆ کۆنتڕۆڵکردنی چین و ڕاگررتنی گەشەی ئابووری کە هەڕەشە لە پێگەی ستراتیژی ئەمریکا دەکات، کەواتە کاریگەری نەرێنی ڤایرۆسی کۆرۆنا ڕاست لە قازانجی ستراتیژی ئەمریکادایە. بۆیە بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە کارتێکی ترە بەدەستی ترەمپەوە بۆ قورس سەرکردنی جەنگەکەی لەسەر چین، هەروەکو چۆن کارتی تایوان و هۆنگ کۆنگ و لەم دوایانەشدا دۆسی ئیگۆری لە هەرێمی شینگیانگ بۆ ئەو مەبەستە بەکارهێنا. بۆیە سەرەڕای سەرگەرمی چین بە جەنگی کۆرۆناوە، بەڵام لەوە غافڵ نەبوو یەکشەمە و دووشەمەی ڕابردوو فڕۆکە موشک هەڵگرەکانی بنێرێتە سەرگەروی تایوان و هێڵی جیاکەرەوەی هەردوو لاش تێپەڕێنن. و مەزەندە دەکرێت زیانەکانی کۆرۆنا سنووری 200 ملیارد تێپەڕێنێت. ئەوەش چەندین جار زیاترە لە زیانەکانی نەخۆشی سارس کە لە نێوان ساڵانی 2002-2003دا 40 ملیارد دۆلار زیانی گەیاندە ئابووری چین. بە تایبەتی شاری ووهان ناوەندێکی پیشەسازیە و بە لە سەدا 4 کۆی داهاتی وڵات بەشداری لە ئابووری پەکیندا دەکات. لەو شارشدا 44 کارگەی ئەمریکی کار دەکەن کە ترامپ داوایان لێ دەکات بگەڕێنەوە بۆ ناوخۆی ئەمریکا و بەشداری بکەن لە دابینکردنی هەلیکار بۆ ئەمریکیەکان بۆ کەمکردنەوەی ڕێژەی بێکاری. بەڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە دەبێتە هۆی پاشەکشەی کۆمپانیەکان بۆ دەرەوەی چین، بەڵام لەبەر کاریگەری ئابووری چین لە سەرجیهان زیانەکان تەنیا ئەو وڵاتە ناگرنەوە و بەهۆی هەرزانی کاڵای چینی زۆر کۆمپانیا وڵات زیانی گەورەیان پێدەگات. لەو کاتەشەوە کە ئەم ڤایرۆسە بڵاو بووەتەوە دەنگی سربەخۆیی لە تایوان بەرزتر بووەتەوە و ئەندامانی پارتی دیموکراتی پێشکەوتن خواست بە هەلی دەزانن لەم کاتی کە ئەو وڵاتە لە قەیراندایە سوود لە کاتەکە وەربگرن. بە تایبەتیش لە دوای ئەو ئاژاوەی دوورگەی هۆنگ کۆنگی گرتووەتەوە. ئەوەش لە دوای ئەوە هات کە مایک پۆمپیۆ داوای لە دەسەڵاتدارانی وڵاتەکەی کرد هەرچی زیاترە گوشار بخەنە سەر چین، چونکە نەرمی نواندن لەگەڵ پەکین بە زیانی واشنتۆنە. بەڵام سەرەڕای سەرگەرمی چین بە کۆرۆناوە ناردنی فڕۆکە بۆمب هاوێژەکانی بۆ جاری دووەم بۆ سەرگەروی تایوان پەیامێکی ڕوونە بۆ واشنتۆن کە لوتی چین هەڵە ناکات و بۆنی پیلانگێڕی دەکات باوەکو ماسکیشی کردبێت.